سەرکەوتنە گەورەکانی قوتابخانەکانی عێشق و نیلوفەر لەلایەن وەزارەتی پەروەردەوە تۆمار کرا. بە پێی ئەنجامی هەڵسەنگاندنی لێژنەی سەرپەرشتیارانی کاتژێڕی وەزارەتی پەروەردە بۆ ساڵی خوێندنی 2018-2019 لەسەر ئاستی پارێزگای هەولێر، قوتابخانەکانی عێشق و نیلوفەر سەرکەوتنێکی بێوێنەیان بەدەستهێناوە. سێ قوتابخانەی پلەی یەکەمیان بەدەستهێناوە و تێکرای 6 خوێندنگە پلەی نایابیان بەدەستهێناوە. قوتابخانەی عێشقی بنەڕەتی کوڕان 100% پلەی نایاب. قوتابخانەی عێشقی برایەتی بنەڕەتی 100% پلەی نایاب. باخچەی منداڵانی عێشق 197.3 پلەی نایاب. قوتابخانەی عێشقی گوڵانی بنەڕەتی 197.7 پلەی نایاب. قوتابخانەی نیلوفەری بنەڕەتی کچان 196.6 پلەی نایاب. قوتابخانەی عێشقی ڕووناچی بنەڕەتی 192.4 پلەی نایاب. قوتابخانەی ڕووناچی نێودەوڵەتی 188 پلەی زۆر باشە. قوتابخانەی ئامادەیی عێشقی کوڕان 188 پلەی زۆر باشە. قوتابخانەی عێشقی سۆرانی بنەڕەتی 186.4 پلەی زۆر باشە. قوتابخانەی ئامادەیی نیلوفەری کچان 180 پلەی زۆر باشە. قوتابخانەکانی عێشق و نیلوفەر.